کاری زۆر و خەرجی کەم کللتوری سویسریەکان. سویسرایەکێکە لە وڵاتە ئەوروپیەکان و دەکەوێتە بەشی ڕۆژاوای کیشوەرەکە با پێشکەوتن و سروشتی جوان بەناوبانگە و ژمارەیەکی زۆر لە چیا و ڕووباری تێدایە. ژمارەی دانیشتوانی نزیکەی 9 ملیۆن کەسە و ئاسایشێکی زۆر باشی هەیە. هەڵکەوتەی شوێنی جوگرافیای سویسرا لەبار نییە بۆ گەشەیابووری. هیچ ڕێگەیەکی بازرگانی نێودەوڵەتی لەسەر نییە. وا خاوەنی بڕێکی کەم لە نەوت و کانزایە، ئەویش لە ناوخۆدا بەکاردێنرێت و بەشی هەناردە ناکات. کەچی یەکێکە لە ئابوووریە دەوڵەمەندەکانی جیهان و لا ڕیزی پێشەوەی بەرهەمهێنانی نێوخۆ و گشتیدایە. چۆن سویسرا توانێت ببێت بەو وڵاتە لا کاتی جەنگی دووەمی جیهانی خۆی بە دوورگرت و بەشداری شەڕی نەکرد، توانی زیرەکانە سوودمەندی جەنگ بێت. سویسرا داوای لە خەڵکی ئەوروپا کرد پارەکانیان بێنن لە بانکەکانیاندا دای بنێن بۆیان دەپارێزێت، چونکە وڵاتەکە لە شەڕدا نەبوو، خەڵکەکەش متمانەیان پێکرد و پارەکانیان لە بانکەکانی سویسرا دانا. لە پاش جەنگ هەندێک لە خاوەن پارەکان کوژرا بوون، هەندێکی تریان ژمارە بانکەکانیان بیرچوو بوویەوە. ئاماش سویسرای کردە خاوەنی بڕێکی زۆر لە پارەی نەختینە. سویسریەکان خاوەن چەندین شەریکەی بەناوبانگی پیشەسازین، هەروەها لە بەرهەمێنانی کاتژمێری دەستیدا لە پێشەوەی وڵاتان و براندی قاوەی گرانبەها لە جۆری تۆب لیرۆن لەگەڵ 45 جۆری پەنیری باش و 250 جۆر لە شەرابی ترێ و 200 جۆر لە نان و پەنیرن. سویسریەکان ئەوەیان کردووە با کللتور کە هەمیشە بەرهەمانی و خۆیەکانیان بەکاربێنن. خەڵکی ئەم وڵاتە زۆر گرنگی بە زانست دەدەن و ئاستی زانستیان بەرزە. خاوەنی 27 خەڵاتی نۆبڵن لە بوارە جۆرە و جۆرەکاندا و دەزانن پێشکەوتن کۆششی دەوێت هەمیشە با قورسی تێدەکۆشن. پارەکانیان کۆ دەکەنەوە لە بانکەکان، تەنها بڕی پێویستی لێ خەرج دەکەن. ئەوان متمانەی تەواویان بە حکوومەت و دامەزراوەکانی خۆیان هەیە. کاتێک کەسێک دەمرێت پارەکەی بۆ هەمیشە لە شوێنی خۆیدا دەمێنێتەوە لە بانکەکاندا. سویس بانک لە ساڵی 2010 بڵاوی کردەوە بڕی 6.5 تریلیۆن دۆلار لە بانکەکەیدا هەیە. ئەبێت دوو شت فێربین لەم گەلان. یەکەم متمانەی تەواو لە نێو حکوومەت و گەل، دووەم بە بەردەوامی کار دەکەن، خەرجی کەم و پاشەکەوتی زۆر. ئەوان خەڵکی لێهات و شارەزا و وردبینن، وڵاتی خۆیان خۆش دەوێت.